ئەوڕۆکە دەست بە جێزوو گەیشتنە چێلگەی کۆرمۆر کۆبوونەوەمان ئەنجامدا و هەروەها ژووری ئۆپراسیۆنمان دروست کردووە لەگەڵ هەموو هێزە ئەمنیەکان لە هەماهەنگیەکی تەواو و لێکۆڵینەوەی ورداین ئەوەی کە دەتوانم بە جەنابتان بڵێم ئەوڕۆکە لە چێلگەی کۆرمۆر بەرهەمی غاز بەردەوامە و هیچ زیانێکی جیانی و مادی نەبووە شتێکی تەخریبیە کە ڕوویداوە نەخوازیارە ئێمە ئەوەندەمان پێ دەکرێت کە سەلامەتی چێلگەکە بپارێزین و هەوڵ دەین بەرهەمی غاز بە شێوەیەکی بەردەوام و گونجاو بەردەوام بیت نەخێر ئەگەری کشانەوە نییە حەز دەکەم ئەوەندە متەشائیم نەبن شتێکە ڕوویداوە حالەتی وا ڕوویداوە جارانیش ڕوویداوە کاتیش ئەوە چێلگەیەکە لە چەند جارێک تریش مەشاکلی ئەمنیمان هەبووە لەوێ بەڵام ئێستاکە لە دۆخێکی ئارام داین و بە هیچ شێوەیەک چێلگەی غاز لە کار نەکەوتووە بەرهەمی غازیش بەردەوامە بە هیچ شێوەیەک تەسیری لەسەر کارەبا نەکردووە تەنها شت کە ڕوویدا لەوە بوو لە سۆسیال میدیاش بڵاو بووە ئاگرێک بوو ڕوویدا بوو ئاگرێکەش ئەوە بە حریقێکی بچووک بوو هێزەکانی ئێمە توانیان بە زووترین کات کۆنتترۆلی بکەن چێلگەی گازی کۆرمۆر ئێستاکە 450 ملیۆن پێ سێجامان هەیە ئەوەش لە خزمەتی هاوڵاتیانە بۆ بەرهەمهێنانی کارەبا